سڵاوتان لەبێتەوە کاتتان باش لە پرۆگرامێکی دیکەی هەفتانەدا لە کوردستان 24ەوە لەگەڵتانین ئێوەش تا کۆتایی بینەری بەرنامەی هەفتانە بن. دارەڕاشێکێک لە کۆنترین دارەکانی سنووری شارە زوورە و تەمەنی 200 ساڵە. دکتۆرێکی کوردی دانیشتووی سوید لە داهێنانێکدا دڵێکی دەستکردی دروست کردووە. لە گوندێکی سەر بە ئاکرێ هاوڵاتیەک بزنی کێوی بەخێو دەکات و دواتر خۆماڵیان دەکات. لە هەولێر پیاوێک دەستی بە پیشەی تەسبیح فرۆشی کردووە ماوەی 25 ساڵیشە بەردەوامە. لە زاخۆ کەسێک 2000 پارچە کەلوپەل و کەرەستە و ئامێرە فولکلۆریەکان کۆ دەکاتەوە ماڵەکەشی کردوتە مۆزەخانێکی بچووک. زۆربەی و کەسانەی کە سەردانی سنووری شارە زووریان کردووە بێگومان ناوی دارەڕەشیان بیستووە کە یەکێک لە کۆنترین داربەڕۆکانی سنووری شارە زوورە. ئەو داربەڕۆیە ئێستا مێژوەکەی بۆ 200 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە وەکو دانیشتوانی گوندی بێستان سووری کۆنیش باسی دەکەن لە ناو خەڵکی و ناوچەیەدا زۆر ناسراوە. پێکەوە بەشێک لە دیمەنەکانی سنووری شارە زوور و دارەڕەش دەبینین. ئەوەنەیە لێزانم وەختی خۆی من گەنجوم جافی کەماڵەی ئالەم ڕێوە هاتە گەرمیانەی کوێویستانی کردووە. لە شاکەل و شیروانەوە هاتووە، لەم شارە زوورەوە هاتووە چووە بۆ ناوخوان و شلێر بۆ کوێویستان لەوەرخۆری کردووە. جاف وە دەوار نشین وە، گۆران نشین نەوە دەوار نشین وە. جا ئیسە دەوار نشین نەما کشتی بووە گۆران نشین. ئەم دارە داروگە هەتا ئیشتە. ئەم دارە دار بەڕووە مەشهورە بە دارەڕەش. ئەم ناوە هەر لە کۆنەوە لە قەدیموە لە زووە ئەم ناوەی لێنراوە. بەسەرینی ئێمە نەبوو لەوە چێ بەسەرینی باوکشمان نەبووی. ئەم دێ ئێمە یەک عەشرەتین هەموومان کەماڵی مەشهورە بە عەشرەتی کەماڵی. دێکەش ناوی بێسانسوورە بێسانسووری بچووک بێسانسووری کۆنی شەر بە ناوبانگە. عادەتەن عەشیرەتی جاف عەشیرەتێکی گەورەیە لە ناو میلەتی کوردە بەتایبەتی و ئەم عەشیرەتی جافش بۆتە چەندین خێڵە و چەندین خێڵ و تیرەوە کە بەش کراوە هەر تیرە و خێڵەیەکیش شوێنێکی تایبەتی خۆیانە بۆ هەر وەکو لە ئەو مێژووی جافدا کە خسرۆ جاف کردوێتی بە کوردی و چەندین سەرچاوی کەشم کە پیا کردووە ئەوەی کەوا پەیوەندی بە جافەوە بێ هەرێکی لەم تیرانە ڕێگەیەکی تایبەتیان هەبووە. بەنیسبەتەوەی کەوا پەیوەستە بە ئەم دارەوەی ئەمە پەیوەندی بە زیاتر عەشیرەتی کەماڵەیەوەیە کە یەکێکە لە عەشیرەتەکانی جاف بە تایبەتی چونکە کەماڵەی چەندەیەکە نزیکەی دەوری دەدەیەکە 5 دیان لە گەرمیانە 5 دیشان لێرەیە خەرجانە خاک خۆڵ بێستانسوور قلەرخ و هەروەها بەشێکیشان لە موانە نیشتەجێ بوون کاتی خۆی. ئەمە ڕێگەی کەماڵەی بۆ مەبەستم لەوەیە ینی ئەمە تایبەتە بە کەماڵی و بە عەشیرەتی کەماڵی و ڕێگەی کەماڵی. ئەمەش کە لێرە نیشتەجێ بوون وەکو قۆناغێکی گواستنەوەی خێڵەکی وەکو قۆناغێکی گواستنەوەی خێڵەکی ینی وەکو مەڵکداری کە کاتی خۆی ئەوان لێرەوە نیشتەجێبوونی تە خێڵێکی کە نهاتووە ئەمانە ئەم شوێنە لە ئەمان داگیر بکات و بەجیان بێڵێ لەبەرەوە بۆیە زیاتر لە دوای ئەوشە بێستانسوور بووەتە دەیەکی کەماڵی و کە ئیسەش هەمووی کەماڵەیەوە بێگانەیەکمانتیانە. تەنیا گۆڕەکەم لە ڕێی خێڵان بێ نزیک هەوارگەی جاف و گۆران بێ تەنیا گۆڕەکەم لە ڕێی خێڵان بێ. ئەم دارە خۆی لە زیاتر لە شاخەکانەوە هێناویانە لێران ناشتویانە چونکە ئەم داربەڕوە ئەمە کە داربەڕوە زیاتر لە شاخەکانە ڕێژەی زۆرترە تاوەکو لە تەختەکانە بەڵام ئەمان بۆ زیاتر بۆ سێبەر و بۆ ئیسراحەت و بۆ بنکەی دیاری خۆیان کەماڵەی هێناوێتی لێران ناشتوێتی کە پیاوەکەش ناوی مەحموود ڕەش بووە.
دەست لە بەڕابی بینێ دەست لە 5 متر. ئەداچینە وڵاتی سوید و لەوێ هاوڵاتیەکی کورد بە ناوی ئازاد نەجار کە دکتۆرە ماوەی 23 ساڵە لە سوید دەژیت ئەو ئەوێت داهێنانێکی نوێ لە بواری پزیشکیدا بکات کاری لەسەر دڵ کردووە دڵێکی دەستکردی دروست کردووە کە دەتوانێت خزمەتێکی نوێ و داهێنانێکی نوێ بوێت لە بواری پزیشکیدا ئەو لە ئیشەکەی بەردەوامەوە و دەڵێت کە ئەوێت لەمە بەدوا بتوانێت لە ڕێگەی و داهێنانەوە خزمەتێکی زۆر بە هاوڵاتیە کوردەکانی کوردستانیش بکات. من آزاد نجار من جامعة میسل خلاص كرياش صالا نوتو دوه هاتما سويدي صالا نوتو بينجي وحتى نكازل سويدي ما دو شركة سويدي من بيدا كرينا من درس كرينا يعني منت تشيكرين أو جي شركة أنا بو إكشوان شركة بو تشيكرنا دلك اصطناعي والشركة دي ام جهازات عمليات درست كين الوي شركه نو كامشين بتشين بو شركه من الويري ام دلي تشيكري ام دلويري دلي جدينا شولي دام شولت كتنهار 24 ساعه و دراسه اصطناعي و كلكا دلي دوي أنا كاتشتكين أنا كتجربة السروي دي يعني المختبر دينا شولي 24 ساعة هر شولك نا طامريني بوكسا أول فيري بوكسا كي هاي بوكساني أبا تيلتنا بدل بامبيت هاني دلتاني شو بكن أبا مجيء عاقلة ويدليا أو تنظيم القطعنوي أبا الفيري أبا كالصمامة كتلبتن تسري وتتخاري وقت تتخاري خويني بالدت أنجيل في حالتي دا أبي بالدت تبيجين شرياني أبهردا أبا وكي شرياني أبهرا شتت في سيستمي دا أف سيستمي ما جرانتي دينا دي سر ناشين وراكم نكا زغط بصفر يعني دي صحيح قتل نكا هاد جرانتي كي دين بسر تقريبا حشكو من تشيل فشار خويني تشيل زيادة كرن تشيل مليمتر مركوري زيادة كرن وانا زغطة ما 120 يعني ام سيج وانا ديني سر حشكو زغطة ما ب 120 يعني ام مقاومات لشيدة بو قطانا بان بي دلي زيادة كين جا خو آبش بيري تشت بش نيجي آبت تخارت بي حاوية داش بيري زبرتها بو دلي وذيني يعني بطين الدلي دركبت تتت أذيني دليدا أم بين أبيا دل عندي كسحكينا شيء فرقه في والدلي ما طبيعي وكمان موديل كي بلاستيكي هي دلي طالف موديل بلاستيك جالك بتشكترج دلي أم دنوكا درجي في باكين أم دي سحكينا شيء دل شو هاتي أفكرني فبا دلي ماذا بطينتين أبا بطينة أبا تشابيا وأبا بطينة راستيها وقت تتخاري زغطت بطيني دا زيادات بت أف صمامات تتقرتني درجيوي شت كتن وقت تتقرتني وقت هيش تتخاري أو صمام خويني بالدتن الشرياني دا شت ولا شيء زبالة جمديني شوان دين دلي إيكا كرت شيكريش شيطان حميام مزبيت ترى لە گوندێکی سەر بە ئاکرێ هاوڵاتیەک بزنەکەوی بە خێو دەکات کە ئاژۆڵێکی کێویەوە زۆر جار لەلایەن ڕاوچەکانی شەوڕاو دەکرێن ئەو هاوڵاتیە دەڵێت لەبەرەوەی کە بتوانێت ژیانیان بپارێزێت و هەموو حەز و خولیایەکی خۆشی شوێنێکی بۆیان دابین کردووە و دواتر کەویان دەکات هەرچەندە کە دەڵێت کەویکردنیان سەختە بەڵام ئەڵێت و ئاژەڵەکانی وەکو منداڵەکانیشی خۆش دەوێت.
هكذا من فكرة إن شاء الله دي زيدا كم هكذا بداز ممكن عندك كده دينا مكرم دي خدون كم دي كم مشروع كده دي بارد ما بو عرضو هند سابر باسك جتبو عاد كيبو اوه اي فيري قوتوش كريمن اي باسكو واي هذا وقت ما ينويت كتشكو كابون بوركي ما يتبايدو كري ما يتكري وجا عولت كيفي بون هادي دو تمنوني دامي دو خل نزيك كام دو داست خوفي مي دو خورينام يعني كيكرنو قالك بصنوينيا زوزي كاينوبن وجا بوشولو كايبون ونكا صبرو ما بيتت ام بين عقوري وتيني نباو باسكو عندي بصبرة عند كيفو ما بيتت بقول كيف كوب بتشوكو كيفو ما بيتت هكا عبن ما فكرة إن شاء الله دي زيدا كاين شو الزرار نينا بس هدا جو تنا صب مولين وكيف فين تنا تخوني بقى دي حجوم كنا خوني تنا مطبخي تنا يا بتشوك هدا جو قطن كاربن من رجلي بعد بن بازد من ناقد مزعمات في روبري هاز قال أجني ساعته العالم كما يبيت بازون تنا أقوري هاد بيجم مخوبني أبيت كوجنينينا اللي بجارندي زيدا بن بازی کیوی دم ماهی لبید هندک چند دعوا کشتنوات کن ام زور به تکچینو ما به نخوش بید جبر وینده دم ماهی لبید هر عرضه کی پازه کی کیوی ها بیتن ام قاستویت کن کوی پازی بین بکرین دانه ایتا کشتنو نه ایتا براندن خدان کن موت Paske. Voilà, bobo. سەردانێکی بازاڕی تەسبیح فرۆشانی شاری هەولێر دەکەین زۆر کەس حەزیان لێ لەو بازاڕە کۆ ببنەوە وا سەیری ئەو تەسبیحانە بکەن و زۆر کەسیشیان دەیکڕن پیاوێک 25 ساڵە لە ئەو بازاڕە کاری فرۆشتنی تەسبیحە ئەو باس لە چۆنیەتی دروستکردن بەکارهێنان و فرۆشتنی تەسبیحەکانیمان بۆ دەکات. من لساڵی 93 لێرە خەریکم خۆم لە بێشی ئەو ئیشم نەبوو دوات میرە لێرە بۆ زەوقم کۆتە سەری و نەمتوانی وازی لێبێنم تقریبەنەوە نێزگی بە 25 ساڵە خەریک شەو ئیشەمە ئەمە ئیشەکەمان خۆشە بەڵام کاتی هەیە کاتی دیستانان باشترە لە کاتی هاوینان گەرمە خەرک زیاتر دەچێتە خەریک زراعەت و چتیوا دەبێت کەمتر بازاڕمان کەمترە بەس بۆ دیستانیانی بەهار تا بەهاریش بازار باشترە ئیشەکە خۆشە ینی گەنجێ گەورەیە گچکەیە هەموو نەوعێکمان هەیە بابەتەکان هەموو کەسێک هەیە مشتری خۆمان هەیە معاملی تایبەتمان هەیە
نوعی زۆر ینی نوعی خۆمان قەزوانە و نێجیل و کارەپەیە کرمان هەیە تەزبیع نوعی گەلە زۆر هەیە بەس بە تایبەتی قەزوان ئێستا بابەتی قەزوان زیاتر لە بازار قەزوان هەموو شتێک باشتر دەفرۆشرێ گورنکێک کەمەوە سەمە بە زۆری ئەگەر ئیشمان نەبی داوگرنگیش دەکەین تەزبیعی چا دەکەین گۆڕینەوەمان هەیە کڕین و فرۆشتنمان هەیە هەرکوی ڕێک بکەوی خەریک دەبی لە 2000مان هەیە هەتا 200 وەرەقێ احتیمالە هیچ زۆر جوان هەیە تا 5 وەرەقەش دەڕەوە لا سوورەیە لا ڕەشەیە سلبەر هەیە ڕێکن و هوردن و ئەمە 300 هەندێکە هەمووی وەچیەکە قیاسە دیوەچی لە نەوەکە قەزوانیشەیە بە 2000 سە لەوانە هەیە ئەسەوانە دنچی گەورەیە هەموو کەس حەزی بە دنچی گەورەنی هەشەرە دوی دەگەڕێتنە تا بەدەستەکەی باور ناکە یەک بن ئەوە لە دەست نەگیرە ئەو لە دەستگیرە زانە چەندی فەرقە ئەنجا ئەو بابەتانە هەیە ینی سەوەی کابرا زۆر لە دەستی دەگرێت ڕەنجا دەگۆڕێتن وەختێکی فێر بوون لە خەنیاندنە نەوە خەنەک بولیان دەنا نییە یەکسەر ڕەنگەکەیان دەکردە لاسوورە لاسوورە کەم بوو گران بوو دەیان کرد ڕەنگە چیان لێ داوەچی لاسووری لێداات دەیان فرۆشتەوە لە بازار وەڵی ئێستا بە زۆری بازار چکار نییە لە بەرەو قەیرانە بە زۆری چا دەکەینەوە ئێستا زۆر کەم دەفرۆشرێ تەزبیع زۆر بە کەمی دەفرۆشرێ عەلەیکوم ئەسەلام وەڵی خۆی ئێستا بە زۆری ئەختیار قەزوان هەردەگرن 2000 دەبەست بە زۆری بە تەمەنەکان زیاتر قەزوان هەردەگرن بەستە گەنجەکانیش فێربوون ئەوانی شەر هەردەگرن بەخێر بە سەرچە ئەوە 200 لەوانێت تا 250 دەنگبیەوە قەزوان عەدەدەی نییە هەر کەس بە کەیف خۆی دادەنێ بەس هەتا درێژبی زیاتر مەڕبووترە ئێستا مشتریمان هەیە مامۆستای ئاینی بە زۆری تەزبیحی نێرجی لەدەست دەگرن نێرجی 101 و جوانیش دەبی زووش جوان دەبی لە بەدەستی ڕەنگەکی زۆر ینی پیاوانەیە زۆری مامۆستای ئاینی دێن ئەوانە نێرجی لە دەکڕن هاکاکەوتەوە لا زاخۆ کەسێک با کۆکردنەوەی کە لە پور و هەروەها سەواری مێژووی توانیوتی مۆزەخانێکی بچووک لە ماڵەکەی خۆیدا دروست بکات ئەو با کۆکردنەوەی 2000 پارچە لەوا سەوارە مێژوویانە کە نمایشێک و هەروەها هێمایەکن بۆ مێژووی کوردیش توانیوێتی کولتوری کوردی ڕابگرێت و بپارێزێت ئەڵێ هەر لە منداڵیەوە حەزی لەوە بووە کە بتوانێت مۆزەخانێکی بچووکی هەبێت و تیایدا خزمەتێک بە مێژووی کوردیش بکات. ئەس وەکو ناسیار محەممەد کۆچەر زاخۆ ینی ژیانە خۆم زاخۆ بۆراندیە حەزا کەلتور و کە لە پۆری کوردی و شینوارە بەرێ وەرە حەژێ کردیا 1990 پشتی ئەمیش بلێ هاتی خوارێ ئەو هجرا ملیۆنی ئەم چوین ئەم هاتیە خوارێ بەری هنگێژ ئەو حەزەمە هەبی بەس وەکو بەرفرەکردن شنۆتۆکی تقریبان دەست پێ کرد و دەست پێک ئامیش سیلاحێ گەڤنارمە دەست پێ کرد چکو شۆڕەشێت کوردەواری ینی gelek zengîne şoreş ew heş sîlehî gelek kir. Yani min hezil vî tiştekî ev nakir wekû dîkor. Yani wextê ez mala xwe de dibînim gelûpelekî şînwarî mala xwe de heç ku tu tiştekî serdemane wextê tînin bo dîkoriyê min ez çêtir heş tiştekî ev nakir bo dîkor. Yani wekû dîkor. Nîkî min hezam ji ber hindê من مالا خدينا تقريبا اكو بارشا ويعني جمار
تقريبا 1500 بارچه زيتران يعني احتمالها حتى 2000 بارچه جد في مزخانه مذهبت و بشكا قالوا بلي كردواري جيانا كردواري تدهي يعني حميلا يعني كردواري وجيانا كردواري تدهي وبشكا سلاحي تشكي وكو تشكي جي تدهي وشينوارجي وكو شينوارجي وتدهي بارا دراف وش يعني تشتكي دايب شينوار وجيانا كيفنتا او جي تدهي أفا فشيلتها أفا جالك يفنن أفا عصر الإسلامية شرخي إسلامية أفا أفشيلها أفشيلها جالك يفنا عصر الإسلامية وأفشيلها هجي تقولني الشامي دمشقي أفا جالك يفنا احتمال 2000 صلاة زيادة أفشيلها همه این افغانها همی یا چکیه افرزه تا چکیت جورا و جور یعنی کردواری کارتینان وکو جيش وكو عسكر امين في خانه ها اشتري بيفا برخدنا وها كيتشيك جابت قلنا تحت عثماني دا باتو كارينا يعني 100 سال جي دريشترا امريكي اديف دا ام1 ابخوا نافي رمزي ام1 وكرماجي قلنا ام1 افا ديجي سيستم افا دريش افا ديجي انجليزيه كورتا بقامه بيفا افا ديجي قلنا المان اوج ما يزال الشركه ما يزال البرلينياتي تشيكرن المانيا قلنا المانا صار توب كرماجي قلنا افا ديجي انجليزيه قطت قلنا افا ديجي هديه باشا اوج وقت جيش عثماني تاتب كارينان وسلاح جورا وجور رشوكا وحمي اشكال الامينه فيري افاها مثلا كافنترين تشتفق افكيت تفخنا تشكيدا افرما هي رومانيا وقاما هردو سرچرخ رومانيا وهاتي تشكينو هاتي بكارينان قال لك افنا عمري 2000 صاله وفي شعري طيب برنامه هەفتانەیەم جارشمان پێشکەش کردن تا پێگەشتنەوەی کتێر هەر شاد بەختەوەر بن.